مامۆستایانی ئاینی لەگەڵ جەخت لەسەر بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردن و پێویستی هەڵبژاردنی کەسانی دەستپاک و ڕاستگۆ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەنەوە. هەر خەڵکی خۆی پێ ئیماندار بێ و مسڵمان بێتن وەڵڵاهی نابێت دەنگ بە خەڵکێکی ستەمکار بێت. مامۆستایەکی ئاینی دەڵێت دەنگدان بە کۆمەڵی دادگەری ئەرکێکی ئاینیە و پێویستە موسڵمانان پاڵپشتی لیستی 285 بکەن. چیدی کە بڕوا بەوانە نەکەن کە زیاتر لە 3 دەیە ستەمیان لە خەڵک کردووە و بەرپرسیارن لەو نادادپەروەریەی هەیە. بەڵێ دەنگدان بە کۆمەڵی دادگەری بە فەرزی واجب دەزانم واجبێکی شەرعی ئاینی ئیسلامی نیشتیمانیە کە خەڵکی موسڵمان و میلەتی ئێمە لە کوردستان و دابێ لە عێراقا بێ لە هەر جێگایەکا بێ پشتگیری لە خەڵکی موسڵمان بکە. لەبەرەوەی پشتگیریکردن لە خەڵکی موسڵمان بەشێکە لە عەقیدەی ئێمەیە، بەشێکە لە ئیمانمان، بەشێکە لە بیر و باوەڕمان، بەشێکە لەو کاری کە لە قیامەتە لای خوای گەورە وەکو شایەدیدانێک پێی سەربەرز دەبین. بەڕاستی لە دوای 33 ساڵ نازانم چۆن خەڵکێک کە خۆی پێ موسڵمانە دیندارە دەنگ بە خەڵکێکی ستەمکار و بێباوەڕ و خوانەناس و خەڵکێک دەدا کە دژ بەخوا و بە پێغەمبەر و بە مزگەوت و بە میحرابێ. کەسانێکی کاندید کردووە کە لە هەموو ڕێکەوە جێمتمانن بۆ ئێمە بە تەواوی پشتگیریان دەکەین. ئێمە هەوڵە دەین ئەو لیستە سەرکەوێ و هەروەها داوا لە هەموو خەڵکێک دەکەم کە ئێمە دەناسی کەسی قیام بە ئێمە متمانە بەخشن بەو کاندیدە بەڕێزانە لە ڕابردوو وەلە ئێستا وەلە داهاتوش بە ئیزنی خوای. لە هەموو سنووری پارێزگای هەولێر تەنیا یەک مامۆستای ئاینی کاندیدە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەویش لەسەر لیستی کۆمەڵی دادگەریە و پەیامی بۆ دەنگدەران هەیە. ئەگەر ئێوە سیقەتان بە ئێمە نەبی کەواتە بڕۆن لە ماڵی خۆتان دانیشن هیچ شتێک نەما و تەسلیمی ئەو واقعە دەبن بە کەیفی خۆیان بە عەلمانیەکان بێن و بێدینەکان بێن و چەپڕەوەکان بێن و هەموو ئەوانەی کەوا چەند ساڵە ئێوەیان چەوساندۆتەوە با ئەو شتە بەردەوام بی. بەڵام ئەگەر بتانەوێ ئین الله لا یغیر ما بقوم حتى یغیروا ما بأنفسهم بۆ خۆتان حاڵی خۆتان خۆش بکەن دەبێ بچن خەڵکانێکی چاک هەڵبژێرن لۆ ئەو خەڵکە چاکە بتوانێت دیفاع لە ئێوە بکە. ئێوە هەتا 4 ساڵی تری هیچ شتێکتان لەدەست نایە. با هیچ کەس کڵاوتان لەسەر نەنێ فێڵتان لێ نەکا لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆی هەڵتان نەخەڵەتێنێ. بزانن چێ دەکەن بە نوێنەری خۆتان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی دادگەری لیستی ژمارە 285 خۆی وەک نوێنەری هەمیشەی خەڵک و بەرگریکار لە مافەکانیان دەناسێنێت. ئەوەش دووپات دەکاتەوە کە زۆرترین باجی لەسەر هەڵوێستە بوێرانە و ڕازگۆیەکانی داوە. کۆمەڵ چاوەڕێی دەنگ و پشتگیری ئەو کەسانە دەکات کە دەیانەوێ گۆڕانکاری ڕاستەقینە بێن نەکایەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.